باس لە چەمکی خۆشەویستیەکەین لە نێوان هاوسەراندا زۆر کەس دەڵێت بچیتە نێو پرۆسی هاوسەریەوەی تر تەواو خۆشەویستی نامێنێت زۆر جار دەڵێن خۆشەویستی لێەوە دەست پێ دەکات زۆر جار دەڵێن جۆری خۆشەویستیەکە لە پێش هاوسەری دوای هاوسەری جیاوازی هەیە زۆر جار دەڵێن دەربڕینەکان بۆ پێش هاوسەرەکان پێشەی بچنە نێو پرۆسی هاوسەریەوە ئەم هەموو دنیا شاعری و ڕۆمانسی و سۆزداریان هەیە کاتێک بچنە نێو پرۆسی هاوسەریەوە بۆ ئەمانە نامێنێت ئایا لە بنەڕەتدا نەماون یان پێداویستەکانی ژیان جێ ئەمانە دەگێتەوە چۆن ئەم چەمکی خۆشەویستیە لە ژیانی هاوسەرێتیدا ڕنگ بداتەوە وتن تەنها مەرجە بۆی کە یان دەربڕینەکان تەنها مەرجن بۆی کە خۆشەویستی پێ دووپات بکرێت و دەرببڕێ یان ئەمە تەنها بیرکردنەوەیکی سادە و سانای هەندێک کەسەکە پەنای بۆ بن ئەمانە کۆمەڵێک پرسیاری تر ئاڕاستی میوانەکەمان دەکەین کاگازات جەلات توێژەری کۆمەڵایەتی ئەمڕۆ لەلامان میوانە کاگازات بەخێر بێ بەخێر زۆر بەخێر ڕێزن سپاس کاگازات با لەوە دەستێکم هەر بڕاستی چوینە ناو پرۆسی هاوسەریەوە خۆشەویستی ئەمرێ بەڵێ زۆر ئەم بۆچی ئەم بۆ چوونە زۆر هەیە لەلای خەڵک خۆی ئەگەر بە شێوەیەکی تری لێ بکەین من ئەم پرسیارە زۆر ڕوبەڕووم بۆ تقریبان وابزان نزیکی 20 کەس ئەو پرسیاری لێکردم ئایا خۆشەویستی بنەمای سەرکەوتنی پرۆسی هاوسەرگیریە ئەمە بەم دیوایە ئەم پرسیارم لێکراوە یعنی ئەو خۆشەویستی بەو مانایی کە ئێستا بڵین ئێمە لی تێگەیشتون و ئەوەی کە لەناو ساحەی کۆمەڵگەی خێزانی کوردیا هەیە بەو مانایە نەخێر یعنی مە قسەی من نییە زۆر جار قسەی گاری چاپمان بڵین دەرووناسی ئەمریکیە چکە ئەم شێوازەی مە سێ چەمکمان هەیە شتێکمان هەیە پێڵێن ئەوەی لە زانکۆ پەیمانگاکان هەیە طبعاً ئەوەی تر خۆشەویستی چەمکێکی پێوترێک کەپڵاندن نازانم ئەمەی کە بڵین عاشق ئەوەی کە زیاتر حەزەکە چەمکێکی تریشمان هەیە پێڵێن عەشق ئەوەی کە هەیە لە قۆناغی 16 ساڵی بڵین 7 ساڵی یاخو با بڵین هەتا تەمەنی 18 ساڵیش و لە زانکۆ دەست پێکە ئەمە زۆرێکە پێڵین ئەمە خۆمان لە زارەوە یەکەی ئەوەی باوەکە پێڵین کەپڵاندن ئەمە ڕاپرسیمان هەیە ئێمە لە 7 کەس کە بە خۆشەویستی ئەوەی ناوی خۆشەویستیە لەویا ژیانی هاوسەریان پێگەێناوە تقریبا لەم هەفتەیە بڵین زۆربیان تەقوتۆقیان تێکەوتووە لە دوای 3 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری یعنی ئەو خۆشەویستیە جا نەبوونەوە بەڵام کێشەیەکی زۆر لە ئەژماران تەقیان تێکەوتووە تەقا بە مانای ئەوەی تر تەقوتۆق ئەو هەیە بەڵام تەقەکە جاری وهەیە دەردی کابراڵێت کۆڵەوار بوون لە خۆشەویستیەتەوە بەشێکی کەمیان سەیریکە لەمەیە ئێستا ئەوەی کە من پێم وتون مەسەلەن بۆ نمونە هۆکارەکە جاری وهەیە یعنی کە ڕوبەڕووی خێزانەکان بووینەتەوە یعنی خۆ ئەمە زۆر مهمە من پێم وایە ئێمە پێویست نییە زۆر جار لە ڕۆژی ئەمەی کە چواردەی دووە هێرشکەینە سەر ئەوەی کە ئەمە خۆشەویستی وایە و خۆشەویستی دروست نییە و جائیز نییە و کۆمەڵەشت ئەم هەستا وەڵی سەحرخان ئەگەر ئەم هەستە لە کوڕانە بێت هەستێکی نەبێ بۆ کچ و کچیش هەستێکی نەبێ بۆ کوڕ بۆ کورعانەوە بزانم یەک کەسمان ژنانەبێ بە داخلی کوڕان بەجددیمە هەر کەس ژنانە ئەوە سا و خۆی وای دروست کردو زۆر عەجیبە یعنی ئەم گەنجە لە تەمەنی 18 ساڵیەوە دڵی لێە بۆ ئەو کچەش بە هەمان شێوە دڵێ ئەمە زۆر مهمە معنی مە ژیان جوانەکە بەجددی بەڵام بەداخەوە ئێمە زۆر جار تەفسیرەکە و شێوازی میکانیزم قسەکانمان زۆر جار لە هەمبەرین وە تێگەیشتنی ئەوان هەڵەیە لە هەمبەر پرۆسی دروستکردنی هاوسەرگیری ئەمە خۆی ئاماژەوەکە ئەم خۆشەویستی بۆ دەستپێکردن زۆر گرنگە ئەم عەشق و خۆشەویستی و بۆ یەکترمردنە بەداخەوە هەر ئەوەی کە ئیتر چوونە ژێر سەقفەکەەوە وردە نامێنێ ئەم خۆشتێکی بایۆلۆژیە مەرحەلەیە من زۆر جار مقابلەی ئەو بەڕێزانم کردووە کە لە بواری بایۆلۆژی شارەزیان هەیە ئەڵێن لە سەدادا نێرینە ئینتیمای هەیە بۆ مینە لە دەیش مینە ئینتیمای هەیە بۆ مینە ڕێژەی هۆرمۆنەکانە ڕەنگە ئەمە پەیوەندی بە هۆرمۆنەکەەوە هەبێت لە ڕووی زانستیەوە بەڵام ئەوەی تر خۆ مەسەلەن مەرج نییە کاکە ئەمە کاتی خۆی من لە ژیانی من پرسیارەکان هەیەکردمەوە ڕۆژە لە سیمینارەکە وتیان تۆ خۆت خۆشەویستیم کردووە مەسەلەن ئەوە ڕوبەری خۆ دەبێتەوە تم هەروەڵای کاکەم بەزێمە کاتی ئەمە بەجددی هەست هەبوو مەسەلەن نامە دەنووسی لە پاکەتیش قسە ناو قوتوێکی شقارتەوە هەڵدایە بۆ ماڵەکە جاری هەبوو دەردی کابراڵێ قوربانی پێ هەبوو ئەمە فەرقی هەبوو لەگەڵ ئێستاە کە ڕۆحیتیان نیە ئەمە فە قوربانیمانەیە ئێمە ئەمە ئێستا قوربانیتیانە لە فەیسبووکەوە کابرا هەر فەیکێکی بۆ دروستەکات هەستێک بڵین هەستێکی زۆر نائەخلاقی جاری وهەیە بۆ دەرەبڕێت جاری وهەیە تۆ یعنی هەتا من زۆر جار ڕوبەڕووی ئەوە بووینێتەوە پەیوەندیەکی دروست بووە ئافرەتەکە متمانی بە کوڕەکە کردووە سیقی تەواوی پێ کردووە ڕسمی خۆی بۆ نردووە ئایلۆیی بۆ نردووە کاتێک پەیوەندیان ترازاوە و توێتی کاکە گەل لەگەڵمان نمێنی من ڕسمەکە بڵاوەکەمەوە ئەمانە کێشەن زۆر جار من بە خاتونەکانم دوانی ئەم ئەو هۆکارەکەمە هۆکارێکی گرنگ مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەوەی کە سەرنجمان نابێت کاکاریجان بە تایبەتی ئەوانی 2 ساڵ و 3 مانگ ئەمە هیچ قسەیتیان نیە
هەموو دەروون ناسیواڵێ 2 ساڵ و 3 مانگ وڵی من ناڵم 2 ساڵ و 3 مانگ ئەڵێم ساڵێک دوای پرۆسی هاوسەرگیری یعنی ئەو ڕوتوشەی کە ئێمە ئەو قاوغەی کە ئێمە بڵین لەبەرمان کردو ئەو ماسکەی کە لەسەرمان ناوە هەمووی هەڵەمانرێت کچان داوای لەبرنەکەم بڵێم زوو باشترن لە ئێمە لەو ڕۆ یعنی سەریگا یعنی ئەمە قسەیتانە ئەوەی ئافرەت ئەوێت بە حقیقت ئەوەی کە ئەو خەیاڵی بووەکە لە واقعا هەیە بەس ئەوەی کە پیا ئەوێت ئەو ژنەی کە ئەوێ لە واقعیا وجودی جاری وهەیە لە خەیاڵایە یعنی واقعی نییە ئێمە خەیاڵەکەمان زۆر ینی بەزیدی لە دەرەوەی واقعەکەی بەس ئەو چێوێ ینی ئافرەت چێوێ لە ئێمە زاری جوارە من فۆرمم هەیە فۆرمی ڕاپرسیمان هەیە ئەو گلەی لە سانەوەی ئافرەت لە پیا و ئەوەیە کە پیاوان ئیهمالیانەکەن پیاوان گرنگیان پێنان ئەمە کاگاری بۆ ئێمە زۆر ئاسانە گرنگیان پێ مالی بەس ئێمە گلەیمان لە ژنان مەسەلەن واقعەکەن ئێمە ئەگەر لە شوێنی ئەوانە بین هەمان ئەو فۆرمی ئەوان کە لە بەرامبەر پیاوانە جێبەجێەکەن یعنی ئەمە لە ئەنگری ئەوان نییە ئەوان لە کۆمەڵگەیەکی کوردیا پەروەردە بوون ئێمەمانەوەکو ئافرەتی کە ئوربی ڕەفتارمان لەگەڵاکەن یعنی ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئافرەتی کوردی ئافرەتێکی پاکن لە ناو ژنگێکی کوردیا بەرهەم هاتووە هات لە ناو خێزانێکە پڕپڕ بۆ لە خۆشەویستی کۆمەڵێک بنەمای تایە هەیە ئەم بنەمایە بەهان ڕۆحن کاچێتە ناو پرۆسی هاوسەرگیری ئێمە ئەمانەوێت هەر یەکەم مانگ وەکو ئافرەتی کە ئوربی تعامل لەگەڵاکەی ئەمە گەورەترین غەڵەتەکە ئێمە داوای لەکەین یەکەم گلەی ئێمە لەوەیەکە وەڵا ئەمە سارد نییە تۆ خۆ نازانی تعاملی لەگەڵاکەیت هیچ ئافرەتێکی کورد سارد نییە من دڵنیاتانەکەمەوە ئەخە کێشەکە لەوەی کاکە ئێستا پیاوی ئێمە کۆمەڵێک پێوەری هەیە بە دڵی خۆی بۆ نمونە ئێستا ئەمە هەر وەکو نوکتەش هەیە بۆ مناڵێ لە ڕەواڵە تا وەکو فلان ئەکتەری ئەمریکی بێ لە هەڵسوکەوت لەگەڵ منە لە فلان ئەکتەر بچێت وەکو پابەندون بە ژیان لە وەکو ژنی کۆنی خۆمان بێ واتە بە دڵی خۆی دانیشتە کۆمەڵێک هەڵبژاردەی هین کردو کە لەگەڵ لەوانەیە ئەم سەردەمەشە ئەوە نەگونجێت ئێوە پەیکەرێکە قوڕە وەکو بە دڵی خۆی دروستیکە ڕێک وایە کێشەکە ئەم خەیاڵەیە کە پێشتر باسم ئەم خەیاڵە لە واقعان نییە ئیتر دوایی ئەمە خاڵی یەکەم خۆشەویستی ئەوەی کە خاڵی ئەساسی و بنەڕەتیهی مەسەلەن بۆ نمونە مەرجی هەیە ئێمە مەرجەکانی ئێمەمانێ خۆشەویستی پرۆسی هاوسەرگیری دروستکەین بەڵام مەرجێکی تری هەیە بریتێ لە تێگەیشتن یەک تێگەیشتن مهمترە لە خۆشەویستی جاری وایە ئەگەر خۆشەویستی نەبێت لێک تێگەیشت نەبێت ژیانی خێزانیە بێت بەڵام ئەگەر مەسەلەن بۆ لێک تێگەیشتن نەبێت خۆشەویستی شەبێت ژیانی خێزانی نابێت بۆ دڵنیاییتان ئەو مەرجە زۆر مهمە بریتێ لە قبولکردنی تەبیعەتی یەکتری باشە ئێمە قبولی تەبیعەتی یەکتریش قبول ناکەین یعنی هەر یەکەم ڕۆ یەکەم جار یەکەم مانگ ئەمانوێ ڕامیکەین ینی کۆمەڵێک فاکتەر لە مێشکی ئێمەی کووردا هەیە ینی گەنجی کووردا هەیە ئەمانەوێ هەر یەکسەر لە ماڵی دایک و باوکی دووری خەینەوە یەکەم شت کە دەست پێەکەین بە جنێوان احترام و ڕێزم هەیە داوای لێبوردنەکەم کەواڵێم دەست بێگا بە ماڵی خەزوور و خەسوو ببورن کەواڵێم زۆر ببورن چکە ئەو کەیسانی هەڵبەت هەمووی وانە ئەمە ئەو نمونانی کە لەبەر چاویاڵم بە تایبەت ئەوانی کە بە خۆشەویستی دەسەکە بە جنێوان بە ماڵی خەزوور و خەسووی مەسەلەن دیات مەسەلەن بۆ نمونە ئەوێت یعنی دووەم جار کە دەست پێگا دووەم کێشەکە دەست پێگا ئەم حاڵەتانە کە ڕۆژانە ڕوبەڕوون بێتەوە ئەوەیە کە جیاوازی ڕاکەی قبول ناکات ینی قبولکردنی ڕای یەکتری لێک تێگەیشتنی ژیانی خێزانی لەمایە کە ئەمە نەبوو ئێمە طبعا ژیانی هاوسەرەکە خاڵی ئەساسی بەرپرسیارەتیە ئێمە بەرپرسیارەتی ناگرین هەر ئەمانەوە گوزاران بژین ئەمانەوە گوزاران لە عەمولای قاورمەکە مەسەلەن بۆ نمونە قاورمەمان خواردووە لای عەمودەکە بوون شەو لە کافتە گەورەترین کێشەی ژنی ئێمە چی ئەوەیە کە ئێمە شەوانە چینە دەرەوە ناگەڕێنەوە باشە نا بەجددی مەژن ئەمەی ناوێت لە کۆمەڵگەی کوردی ناوێت کە ناتوانانی پرۆسی هاوسەرگیری دروستکەی بۆ ژیانی خەڵکی بەرپرسیارەتی هەڵبگری بۆ ئەچیتە نێو بۆ ئەچیتە ناو ژینگەی پێش چوونە نێو پرۆسی هاوسەرگیری و پێش ژیان لە ژێر سەقفێکا لەگەڵ ژینگی ژیان لە ژێر سەقفەکە ئەو دوو ژینگەیە دەبێت ژن و پیا بزانن کە جیاوازی هەیە وانە من هاوڕێیەکەمە بوو نمونەیەکت بۆی جارمەوە سلااو ڕێزمەیە گەر ئێستا گوێی لێ بەخوا ئەزانم شێڵە ینی زۆریش بینەرە ئەزانەوە لە لوتی لەگەڵ ئەو کەسێک ئێستا هەر خێزانیتی وتی قسەمانە کرد خۆشەویستیەک بۆ زمانی کە تۆڵێک کە پڵاندن من لە سەردەمی زانکۆ وتی هەردووکمانێ خەونمانە بوو وتی من ڕۆژێک لە تەلەفۆنە شەوێکیان پێم وتووە ئارەزوومە لەگەڵ تۆیە لە بەر ئاگرێک بکەینەوە و خێمێک دانین و بۆ خۆمان سەیری مانکەین و بەتانێ بین بەسەر خۆمانەوە وتی کچەکەی بەرامبەری با بڵێ خێزانیشی کە ئێستا هەمان خەونیانە بوو وتی وتوانە کە چوینە ناو پرۆسی هاوسەرگیری ئەم خەونا هێنی نەدی وتی ئێستا هەسەنەڵە مەڵە بکوڕە بابە بڕۆ خێزانەکەمان پێڵە ڕقەبینەوە گورگامان خۆ دوو ژینگەی جیاوازە یان نە ئەو فەنتازیایە ئەو پشیپشی کایکەین لە کوردەواری خۆمانە بۆ بەدەستێنانی کەسی بەرامبەر ئەم پشیپشیە بێ لە پرۆسی هاوسەرگیری لەژێر سەقفی شار بەردەوام بێ وەڵڵاهی کاگاری
تصور کە من ئەڵێم دواکەی خۆشترە لە پێشتر خۆ ئاگادارە ئەتوانی ژنگەی دواتری لە ژگەڵ هاوسەرەکە تا زۆر خۆشترە لە پێشتر من خۆم وام بەجددی بە هەموو مهاتەرات و بە هەموو بەریەککەوتن و شەڕ و تەقە و تۆخۆمەە خۆشترە لە ژیانی زگوردیتی طبعاً بۆ زانیاریت ئەمە کاکە ئینسان ئەکسپایرە ینی من زۆر جار ئەوانی کابینم تەمەنیان 40 ساڵە بڵین بۆ منە کوڕن برادەر من ینی ئەکسپایری لەسەرە تۆ ئەو تاریخی کە ڕۆی دوایش هەر تااقەتی نامێن ینی من هەموو جارێک گەڵێم زۆر جاریانی لە قۆناغی پرۆسی هاوسەرگیری دروستکە ئەڵێ لەوە ترسم مثلا ئەو جابۆتەوە طبیعیە ئەمانە بەس ئەوەی کە مهمە ئێمە بۆچی جیاوازە لەبەرەوەی هۆشیاریەکمان نییە لە هەمبەر دروستکردنی پرۆسی هاوسەرگیریە ڕێنماییمان نییە کاکە جان چ بۆ کچ چ بۆ کوڕ بە تایبەتی بۆ کوڕان زۆر ضرور زۆر ضرورە یعنی لە ساڵ 90 پێویستە هۆشیاریەکی تەواوی بینێ دەربارەی بەرپرسیارەتی لە ژیانی مەسەلەن بۆ نمونە بەسیترین شت ئەوەیە سایکۆلۆجیای ژنی فێرکەین لە دروستکردنی زمانی خۆشەویستی بۆ ژن کاکە وەڵی ژن بە قورئان لەو یاخی نابێت بە ذاتی خوا ژن هەموو جاری وتومە زۆر بە وەفایە ژنی من ئەو قسەی ناکەم کاکەوە قسەی هێری هاڵسونە هێنری هاڵسون لە کاتی دروستکردی بەنداوەکەی دوکان کابرای ئەنتروپۆلۆجیستە دروست لە نزیکی 20 دێ لە کوردستانە گەڕاوە باشە خۆزگەی خواستووە کە لە ئەوروپاوە هاتووە کە سەیری کردووە ژنی کورد چەند بە وەفایە بەرامبەر بە پیاو ئێمە لە کاتی خۆشە هەمان بووە ینی شاخ بە شاخ لەگەڵ تا بووە دێ بە دێ لەگەڵ تا بووە لە فەقیریا لەگەڵ تایە کەچی لە پڕ دەوڵەمە نەبی بەرپرسیارەتێک وەردەگری ناو دەرەکەی سبحان الله لە بەرامبەر ئافرەتەکەی گۆڕیت سبحان الله بیل لەواکەیتەوە ناپاچی بەرامبەرکەیت سبحان الله من زۆر جار وتومە ینی پرسیارم لێ کرا وتیان کاکە ینی بەجددی ئەمە لەمەدا ئێمە سایکۆلۆژیای ژن بزانین کتێبێک بخوێنینەوە هیچ نەبێت پێنج زمانی خۆشەویستی ئافرەت تێبگەین واللهی ئافرەت بە فەقیری لەگەڵ تایە بە قورئان بڵین بە هەموو مهاتەر لەگەڵ تایە بە ناڕەحەتی لەگەڵ تایە چیەوێت یعنی تەنها ئەو خێزانێکی ئاسوودەیەوێت ئەو یعنی شتی زۆر بەقوهینی ناوێت مثلا ئەو متطلباتانی کە ئێمە لە ناوهینمان لەبەرەوە ئەتوانی دواکەی خۆشترکەی ئەویش بە زمان تێگی بە دەستەواژە دەربڕین هەموو شتێکە کاگەمە خۆمان پیاین زۆر داکەشین گفتوگۆشەکەین ئەم کێشانە هەیە ئەزانی خۆشمان باسیەکەی یعنی بۆچی من خێزانم تەنها ئەوەی بەلاوەگرنگ بێ هەمیشە پێ بڵم خۆش بێ بۆ هەمیشە پێ بڵم تۆ جوانترین گوڵی دنیای ئەبێ لە دڵەوە بێڵێ مەم قسەی خۆ بەس دەربڕین هەموو شت نییە ئەوە یەک زمان ئەویش لەوە تێبگاوە ئەوە یەک زمانە ڕەنگە بەشێکی لە ئافرەتان بە دەربڕین قەناعەتکەن بەڵام بەشێکی تریان بە دەربڕین قەناعەت ناکەن بەشێکی تریان بەوە قەناعەتەکەن کە تۆ هاوکاریکەیت کە تۆ مثلا بۆ نمونە جلەکە کەوتووە ئەیخەیتە ناو غەسالەکەەوە پێڵن شێوازی عملی بەشێکی تریان بەو قەناعەتەکەن کە تۆ بڵێ خۆت ئامادەکە ئەم ئێوارێ ڕووین بۆ پیاسەیەک بۆ دەرەوە بەڵام ئەمە هەمومان بەژاری من ئێمە ئەی خێزانەکەی کوی بکاتەوە خۆشەویستی لەمایە ببینێت دێکشت هەیە خۆشەویستی مەتریال با بڵێن نازانم خۆشەویستی شتومەکەیە لە زانستان من دڵنیام زۆر کەس هەیە درێک بەم شتە ناکە ئەڵێ من چێژ لەوە بینم کە ژنەکەم ئۆتۆم بۆ بکات چێژ لەوە بینم کە گۆرێکە فڕێم هەڵهەڵیگرێت ئەو شتێکەکە ئەمە سەی کرد ئێمە خۆشویستان باسی پیا و ژن بە هەردووشیەکەی ئەمریکا یڵێن ژنیش بە هەمان شێوە بۆ پیاویش بە هەمان شێوە من برادرم هەیە لەم خۆم چێژ لەوە بینم کە چوو ماڵەوە جلەکانم هەڵەمە سەر قەنەفەکە زۆر ئارام بم بۆی کە خێزانەکەم بینم کاتە جلەکەم هەڵەگیر هەڵێک هەڵە لای من خۆشەویستی ئەوەیە ینی زۆر جار ئەمانەش هەیە کاکەزاد خۆشەویستی بەڕاستەمەیە ئەوە چەم کێکیت ئەوە ئەزانی چێمە ڕانەهاتنە ئەزانی خۆی کێشەکە لێرەوە دەست پێکات کاکە سیرکە ینی من زۆر جار سیرکە هەتا ئەوە کێشە دروستەکە جاری وهەیە دنیای کێشەی دروست کردووە هەدا یەک تۆک لە گۆڵ ڕۆژە لە ژووری میوانە بکەوێت دنیا وێرانە بێت تێگەیت ینی ژنیش ئەماستەی هەیە زۆر جار ینی خۆ ژنی زۆر جار ئێستا زۆربەی مەزاجی ژنی کوردی ئێمە ڕێزم هەیە کە هاوارەکە بەسەر مناڵە گەورترین کێشەی کێشەکەی لەگەڵ مێردەکە هەیە بەس هاوارەکەی بەسەر مناڵەکە دەڕبڕێت یعنی کێشەی ئێمە یعنی بەجددی ئەم هاوارکردنا هەموو خڕۆکە سپیەکانی مناڵەکە ئەکوژێت ژیانی خەزان پیاوەکەش مەزاجی تێگەچێت ناچار پیاوەکە بە ناچاری ئەچێتە دەرەوە ینی بەجددی ینی ئەمە خۆشەویستی ینی هینە کاردانەوەیە ینی بە حقیقت کۆمەڵێک بەتایبەتی خێزان بنەما و ئەتەکێتی خۆی کەی لەو ژینگەیە تێدەکەین کەی لەو ژینگەی تێدەگەین کە ڕشتنی دەنچە گوڵە بڕۆژەت وەڵڵاهی دنیا نییە چوزانم لەواتە پیاوە باوانە بە باش ژنەکە ماندوو بێتەوە ماڵەوە گۆرەکەی فڕێیاچی لە چیە چێت پیاوەکە گۆرەکەی بۆڵگیری ئەمە
کۆتایی دنیاە چۆن لەو ژینگەیە تێبگەین کاک ئەمە دوایی سەرخۆی لە پرۆسی هاوسەرگیریە کاڵە خۆشەویستی سینەما ئەم شتانە ڕوەدا بۆ یاڵم خۆشەویستی سینەما ژینامە من پێم وانە پەیوەندی بە خۆشەویستیەوە ئەوە نەهەبێت لە هەندێک بابەت ئەزانی هەندێک جار پەیوەندی بە خۆشەویستی وایە هەندێک جار لە ڕقا پیاوەکە واکات بەجددی ینی هەندێک جار جۆرێک لە ئیری لە دڵیا هەیە لە هەمبەری واکە بزانێ ژنەکە بەچی تو ڕابێ ئەو ئەواکات یعنی بزانێت بەچی تو ڕێگە بەچی ئەسابی هیلاگە بێ بەچی ماندووەکە بەچی جا خۆی وایە بەجددی ینی لەگەڵ ماندووی کرد ئەمە بەشێکە لەوە بەڵام وڵای کۆ توکەهاتی تۆ گۆری و فڕێ معنەی وایە ئەو ماڵە شیاوی ئەوە نییە کە خێزانە کە هاتیتەوە یەکەم جار تۆ دەرگاکەیتەوە بە حقیقت من و تو مەزوو ئەگەر بۆ مجاملەش بێت تەوقع لەگەڵ هاوسەرەکە تاکە تەوقع باشە تۆزێ لەمە پێش مەسەلەن ئەو شتم ڕوبەڕووکرایەوە ئێمە زۆر جار لەگەڵ خەڵکی ترا بڵین بۆ نمونە لەگەڵ ئەوانی تر ئەم مجاملەیە کە بەکارهێنین نیوەی ئەوە کە ئەو مجاملەیە لەگەڵ هاوسەرەکانی خۆمانە بەکاربێنین ژیانی ئاسوودەیی خێزانی و خۆشەویستی باڵە کێشێ بەسەرمانە ینی بەجددیمە ئەمە زۆر جار بەس ئێمە کێشەکەمانەوەیە کاگاری ڕانەهاتوین و ڕانەهێنراوین يعني زور جار خلل من خالي تريش هي لما سري خوشويستيا إيري بردنا يعني زور جار ألم رجانيا زور لخزانة كان والله كمن هاوسر كم يكمل زار مني خوشويز بلام إسا خوشينا أري بقى ما صبري سحر من الكلابة كروت منا والله برا هيك سحر كرينا كلاوش تك خولا خزانة كي خوتها اشتكل له إما إسا أو مثلا كعلي خوش مبيت بس لكم مالي كردياني أزاني زور بي خزانة كاني كو هموز جهان وايا مثلا بورمونا لا هموز جهان يعني أم تبعات السيكولوجية إما وايا يعني أفرد لهمو دنيا وايا پیاو لە هەموو دنیا بەم شێوازەی هەیە بەڵام ئەو ئەتەکێتەکەی هەیە ئێمە ئەتەکێتەکەشمانە خاتونی عزیز ئەزانی ئێمە ئەتەکێتمانە ئێمە ئەترسین وایە کاک ئازان لە دەربڕین ئەترسین لە دەربڕین زۆر ئەترسین ئێمە لە دەربڕین زۆر ئەترسین لەو شەی کە ژنەکە هەموو جارێ وتومە تەلەفۆنی کردو بۆ تەکسیلا کۆڵانەکە تەلەفۆنی بۆ براکەی کردووە و توێتی کاکەوە مردەکەم لەگەڵ ما خراپە و ئەتۆرێم و شتەکانم پێچاوەتەوە و تکایە فریامکەوە پێم وتومە کاکە یەک جار پێی بڵێ خۆشمەوەی نایلێ هۆکار چی نایلێ هۆکارەوەیە ئێمە پێ ئەومان هەرچەند زمانی خۆشەویستی ئەبێ هەردوو لایەن لە ڕاستیە دەری بە ڕەنجا بە کردار بە یا بە قسە بێ بەڵام پیاوی ئێمە زۆر جار دەری نابڕێت دەروونگەرایە بە کردارش ئەبینین دەری ناخات بەڵام کاتێ لێ ئەپرسەڵە من عاشقیش نەکەمم عاشقی خێزانەکەمم بۆ پی نازانێت ئەگەر بەڕاستی دەری نەبڕێ ئەبێ هەر چاوەڕێ ئەوە بکەیت کە ئەو کەسە پێ بزانێت و هەر لە باڵێن ژێر سەقفەکە بە گەرمی گوڵی ئەبێ قەرەبووی کە بۆکەینەوە قەرەبووی بۆکەینەوە بە شتێکی تر بەدیلی ئەوەی کە پێی ناڵین لە سا هەفتامان نێمەوای لە سا هەفتا بۆ لە سا هەشتامان هەر هەموو ئێمەی پیاوان لە کاتی دەنگ و بەزم و هەران کاکە من تۆم خۆشەوە بەڵام بەڵگەت چییە ئەو داوای بەڵگاکە کەسی سەهێ مەڵێت وەڵا بەدڵنیاوە ئەیبیستیتەوە جا بۆ زانیاریتان یعنی عادەتەن ئەو ژنی مردانەی من ئەوەی لەگەڵیانە بەریەکەوتن یعنی مەسەلەن بۆ نمونە دوایی لێک ترازاون پەیوەندیان نەماوە سبحان الله ئەو هەستی خۆشەویستی بۆ ژنیەکەم هەرێمێنێت یعنی چونکە بۆچی ینی ئەمە وایە ئەڵێ ئەوڵ تەخت و ئەوڵ بەخت یعنی من لێکم ماوەتەوە چونکە لەبەر ئەو وای بیرکردوێتەوە کە ئەگەرەمە لەگەڵ کەسێکی کە بێنێت بڵین خۆشەویستی لەگەڵا بەرزەکە سیرەکە هەمان ئەو تەبیعەتە بەخراپیشەوە لەگەڵ هاوسەری پێشوایەتی ئەمە زۆر جار من بینیمە لە ژیانی خێزانەکانە ناڵێم هەمووی بەڵام لە سانەوەی خۆشەویستی چی بوو خۆشەویستی لە دوای پرۆسی هاوسەرگیری بە عەمەلی دروستە بێت من ئەم ڕۆژانە پۆستێکم لەو بارەیەوە کرد من کاتی خۆی مثلەن بۆ نمونە نانکەم لەگەڵیانە بۆم 70 ساڵ تەمەنیان بوو بەخوای گەورەکە لە بازاڕ هاتەوە منیان نارد بۆ ئایوب بڕۆ عەلاگەکانی لێگرە لە موقیفی پاسەکانی هەوارە بەرزە عەلاگەکەم لێگرت کە هاتەوە هەل لەسەری کۆڵانەکە هاوارێ کرد فاتم ئەرێ فاتم ئەو فەقیانەکەی هەڵە ماڵی ئەو تازە لە ماینەکە دابەزیوە قەسەم بە قورعان ئەو تازە لە ماینەکە دابەزیوە ئاها و دانیشت یەک جام ئاوی هەڵەیە بە حەقی خوا ینی چی ئەو ڕۆژە ڕوویە بوو بۆ هێژێڕایەوە ئێمەش کە بە مێشکم مەخەرە خوارەوە تێگەیت یعنی ئەچیت هیچ بۆ هاوسەرەکەت ناجێڕیتەوە ژن ئەمەیە تۆ بێ شتی ڕووداوی ڕۆژانی ئەم دەستگای میدیایی کورد ڕۆیتەوە ماڵەوە ینی بەجێ شتی ڕوویەوە ینی بە حەقیقەت ئەو دەموچاوە کاکە خۆ عەزیز نەسینەڵێ ئینسان نەگۆشتێ خۆ نەپێستی ڕوویی خۆشی هەیە جا کە ئێمە ڕووی خۆشمان نەبێت چی بە قورعان بەذاتی خۆ ئەو ڕۆ خۆشە کە لە ژیانی خێزانیان نامێنێت چێمێنە گوڵی سوور فریاد دەکەوێت کۆرەوەڵی بای چل وەرەق گوڵی سوور بکڕا خۆ ئەگەدارە ژیانی هەرمە بێت باشە من ساڵی پێش و کابرایە گوتی لە ناو 7 ملیار کەسا تەنیا ئەم هەڵبژار و هەر ئەم ساڵ کەیسەکەی لەگەڵ پێگەڵ بین ساڵی پێش و ئەو لەناو 7 ملیار کەسا من ئەو هەڵبژاردەوە هەموو خۆمەکەم بە قوربان و بەساغ و یعنی یەکسەریەتە لات هۆکارەکان ئەوەیە کە ئێمە ناتوانین زمانی خۆشەویستی ژن ئەنجا ئەمە هەربێژم دۆزێتەوە بۆ بە 8 ملیار خاتون ئەمە نەک لە ناو بڵین بۆ نمونە زۆر جار گلێمان یەکەن جا باشە ئێمە پیاویش پێویستمان بە هەست و سۆزە یعنی بۆچی ژن دەری نابڕێت کاگە ژن بوونەوەرێکی هەر لە احترام و ڕێزم هەیە لە مینەی پەلەوەرەکانی شەهر وایە ینی بەجددی یعنی ئەوینە دەست پێشخەریەکە ئێمەی پیاوان هەر خۆی وای پێ خۆشە لە کۆمەلگای ئێمە مەرغوب بێت کاک ئازاد لە کۆمەلگای ئێمە پێما بێ زیاتر وایە
بەتەکید لەو کۆمەلگایانی کە ئەفسانەکان و چۆن دەڵێ عاشق و معشوقەکان تیایە ڕۆدەن شیرین و فەرهاد و مەموزین و ئەوانە لەو کۆمەلگایانی ئێمەدا ڕێک باسی شەرمەکەن لەو کۆمەلگانی کە زۆرترین شەرمی خۆشەویستی تایە ئەفسانەکانە خۆڵقێن شیرین و فەرهاد دەرەکەون مەموزین دەرەکەون چکە پێمان سەیرە بەتەکید یعنی من نمونەیەک باسەکەم خۆشەویستی با لە بینی دوو کەسا چڕ ناکەینەوە تەنها هاوڵاتێکی خۆشەویستێ لە شەقامی سالم سیدی و شتە فرۆشە باشە هەروەکو نمونە باسیەکەم یعنی هەموو کەس وێنەیەگرێ و سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هێلای من هاوڵاتێکی زۆر پیرۆز و کارێکی زۆر پیرۆزی شەیەکە لەبەرەوەی کە عەتف و سۆز و خۆشەویستی لەگەڵ گۆرانەکانە ئەڵێتەوە بەڕاستی سۆزی هەیە لەگەڵ گۆرانەکان ئێمەیە کە نەخسی سۆزمان هەیە پێمان سەیرە ئەو کابرا ئەو گۆرانەکان ئەڵێتەوە و چۆتە نێو گۆرانەکان تەماشاش کە ئەگەر بچۆ بیکەم بە تۆژینەوە ئەوەی کە سناپێکە یان خاتە تیکتوک و بابەتەکانەوە زۆری نەمان پیاوی ئەگەرم قسەی من وانێ بچن بەردی قەتی کاتە ئێمە یەک شتێکەیە لە مێشکمانە بابەتی دەربڕینە ئەم کەسە دەریە بڕێ بەلامانەوە سەیرا ئێمە خۆمان ناتوانین دەری ڕەنگە لەبەر عیبی کۆمەڵگەکەش بێت ئەژینا خۆ من زۆر احتیاجە بەلامەوە کاتێک کە تۆ لە ماڵەوە یەکە دەرەوە عەرەبانەیەکە هاوسەرەکەت پاڵی پێوانێت زۆر طبیعیە ئەگەر تۆ عەرەبانەکەی لێگریت یعنی ئەمە تۆ ڕەنگە مەسەلەن هاوڕێکەت گاڵتەوە پێ بکات ڕەنگە دەوروبەرەکەت یعنی جارێ چای کۆمەڵگاکەش کاکە گیان تۆ بۆ خۆت بژی یعنی خۆت کە یعنی ئەمە کە بۆ خۆت ژیای چێژ لە ژیان وەرەگریت بەڵام ئەگەر ئەوەنە بەلای عیبەوە ئەوەنە یعنی ئەم چێشانە بۆ دۆزەوە ئەوەی کە وتم مەسەلەن بۆ نمونە ئەو ژیانە خێزانی کە لە نێوان ئەم باپیرەمونن کەم ئەمە لە بەرامبەر ئەمە چی هەیە مەسەلەن بۆ نمونە کابرا گوڵی بۆ بردوێتەوە لە دەرەوە پێشواسی دەکردوێتەوە بەڵام پەلاماری ئەو مۆبایلەکەی شکانووە باشە چواردەی دوی پێشوو مەسەلەن بۆ نمونە پەلاماری و تەلەفۆنەکە لە وڵای گوڵیشی بۆ هێنامەتەوە بەڵام پەلاماری ئەمەتەوە ئەڵێ واز لەو کەت نەبێنە طبعا حتماً شتێکە ئەمە خۆشەویستەکە جاری وایە کاگاری ینی ئەگەر ئەمە چڕیکەینەوە لەمەیە زۆر جار ئەو ڕوبڕوومەتەوە ئەوانەی کە بە خۆشەویستی بەو خۆشەویستی کە حەزی جنسی بەسەر یازاڵە بەو خۆشەویستیە ناکە بڵێن لێک تێگەشتن بەسەر یازاڵە ئاگادار بن لێم تێبگەن لەم قەوسەکە ئەڵێم لێک تێگەشتن هەبێ تەبێ بەو خۆشەویستی کە حەزە جنسەکە بەسەر یازاڵە دڵپیسی بەدوای بەرهەمێنە نیوەی زۆری لە ساڵ 95 ئەگەر پرۆسی هاوسەرگیری لە فەیسبوکەوە دروستکەی فاشلە دڵنیاتانەکەمەوە فاشلە چونکە بۆ لەبەرەوە هیچ لێک تێگەشتنی لەگەڵانیە مەسەلەن لەبەرەوە حەزە جنسەکە کۆتایی هات بەرپرسیارەتی دەستپێکا من بەرپرسیارەتەکە هەڵناگرم فێر نەکراوم ڕانە هاتووم لەسەر دەربڕینی وشە یعنی زۆربەی کێشەی کۆمەڵگەی ئێمە یعنی ئەمانەیە خۆ طبیعیە مەسەلەن بۆ نمونە تۆ ئەیبینی لە شوێنەکە ئەم کەسە ئەی تۆ لە چۆ ئەیبینی لە زانکۆ کچەکە بینیت ئەی تۆ لە شو ئەیبینی یعنی هەتا طبیعی شاگەل لە فەیسبوکیشەوە بەڵام یەکسەر خۆت تەسلیم مەکە مەسەلەن میکانیزمی تر بگرە بەر لێک تێگەیشتن هەبێت لێبوردنی ژیانی خێزانی کە لە کۆمەڵگەی کوردیە یعنی بە حقیقت ئەم چەمکانە هەیە من زۆر جار ئێستا الحەمدوللا من زۆر پێم خۆشە ینی زۆر خێزانی کوردی ینی متابعی بابەتە کۆمەڵایەتەکان بە پلەی یەکەمەکات یعنی من خۆشبەختانە ئەمە دڵخۆشم بەوەی کە لە پەروەردەی مناڵە هەم لە ژیانی خێزانی سە من زۆر جار ئەڵێم خۆزگە ئەو شتانی بەر لە هاوسەرگیری ئەمزانی ئێستا خۆی ئەوە کتێبە ینی ئەمریکان نووسیوانە ئێمە ئەو شتانە بزانین ینی پێش هاوسەرگیری نەک ئەم شتەی کە ئێستا هەیە بڵین کۆمەڵێ ڕێنمای ئەگەر ئەم ڕێنمایانە دایک بیا بە کچ باوکیش بیا بە کوڕ لە کاتی پرۆسی ژنهێنانە یعنی بەجددی کاکە وەڵی ئاسوودەترین شت لەم ژیانی کە تۆ تیایی لەو ژیانەکەمە بریتێ لە خێزان بریتێ لە ماڵ باشە یعنی کەماڵ نەما ئەیە ماڵ بریتێ لە خۆشەویستی بە قورعان یعنی ئەم شەو مەسەلەن بۆ من تۆ مناسەباتێکی کۆمەڵاتی سازەکەی ئەو بەرمونە شەوێکی ئیسرا و میعراجە بڵێن شەوی بەراتە شەوێکە ئەو خێزانەکە کۆ بێتەوە چێژ لەمایە وەرەگریت چێژ لەوەیە وەرناگری هەتا تەنانەت پیاسەکە شکەیت بەڵام لەگەڵ مناڵەکانی خۆتا دانیشیت لەسەر قەنەفەکە دانیشی بەڵام ئەم ماوەیە خەتای ئێمەشی تیا مەسڵ مۆبایلەکانمان یعنی ئەو ماوەی سعاتی کە لە دانیشتووین لەسەر قەنەفەکە یعنی ئەوەی سەیری مۆبایلەکەکەین دوو ئەوە سەیری دەموچاوی ئافرەکەی لا دوانیە هەر ئەم سوشیال میدیای کە جەنابەت باست کرد تەکنۆلۆژیا وای کردو تاکەکانی ئێمە چاوەڕوانیەکانیان لە یەکیش بگۆڕێت ئێستا وەنمونە پیاوی ئێمە چێتە ناو سوشیال میدیا ئەکتەرێکی وەنمونە هۆلیوود ئەبینێت تەوەقعی لە ژنەکەی هەر بەو شێوەیە خاتوونی ئێمە بە هەمان شێوە چاولێکەری بەداخۆ هەر لە ڕێگەی سوشیال میدیا هەر زۆرە بینە لا دوانێ سوشیال میدیا زۆر وای کردو کێشەکە زیاتر بخوایە من قەناعەتم وایە بەدەست خودی ئینسانەکە خۆیەتی واگەدار ینی من زۆر جاریانی ئەو قەناعەتم بۆ دروست کردووە ئەها بنیاتەکەی چۆن بوو ئەڵێ تەبیعەتەکەی چۆن بوو ژینگە کۆمەڵایەتەکەی چۆن بوو یارمەتیدەرێکی باشە بۆ ئەوەی کە پەیوەندی زەربەیەکی بەقوەتی لە ئێمەیەوە کاکەم سوشیال میدیایە خۆشەویستی نەهێشتووە بە تەواوی مانە یعنی بە حقیقت من کە تەلەفۆنێکم بۆیە ئەچمە دەرەوە
باشە کاتمە دەرەوە ڕەنگە خۆ تەلەفۆنەکەی چیش نەبێ هاوسەرەکەم لێ دڵی پیسەکە ئەڵێ ئەوە لەگەڵ حساب کرد بەجددی ها خاتونیە کاگاری وەنیە یعنی ئەمە کێشەیەکە دروستەکە تۆ چەند خۆشەویستیش بیت ئەو گومانە لێەکە یاشنەکەڵێ فلانە کەس ئەو هەموو بای $2500 گوڵی بۆ بردو تۆ گوڵێکش بۆ منێنە باشە گوڵەکەشی بۆ بردو تۆ بەڵام لامەکەتە لێن داوتن کاکایە کامیان زەرورە وتم مەڵا ڕووی خۆشەکە زەرورترا یعنی بەخوا ڕووی خۆشەکە بریتێ لە گوڵ بریتێ لە هەموو شتێک بریتێ پێم وانی ینی بە حقیقت ئەمە بریتێ لە ناخ یعنی بریتێ لە ناخ بریتێ لە هەندێک شتیانی پەیوەندی بە ژیانی تایبەتی خۆیانەوە هەیە ڕەنگە ئێمە نەیزانین یعنی ئەو دوو هەموو جارێک ئەو قسەم وتوە ینی ئەو دوانە ئەگەر ڕێ بکەون خۆیان لەسەر هەندێک لێبوردنی کۆمەڵاتیان هەبێت لێبوردنە حاڵەتەکان ڕێز لە کەسوکاری یەکتری بگرن بۆنە کۆمەڵاتیەکان جێبەجێکەن ژنەکەش مەسەلەن هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە ئەوانە بابەتێکی ترەکە مەسەلەن بۆ نمونە لەسەر سایکۆلۆژیا ژن کە تۆ بتەوێت قسەی لەسەرکەی ئەمانش ینی ئەتوانی لەگەڵ یا ژیانێکی ئاسوودە لەگەڵا بەربەست هۆشیاریەکان لە پێش پرۆسی هاوسەرگیری و دەستپێکە کە ئێمە نیمانە ینی بەداخەوە خۆزگە ئەبوو ئازاد ئێمە زۆر جار ئەبینین یەک بەراورد لە بینی خۆمانە و کۆمەڵگا ئوروپیەکان ئەەکەین ئەڵەن بۆ نمونە ئەوان بەیەکەوە هاوسەرگیری ناکەن تەنانەت لەژێر سەقفێکا بەیەکەوە ئەژین بەڵام بشەیەکی ڕسمینە هەرو کەپڵبوونەکەیە ئەبینیت بەڵام ئەم فترەیەکە بەیەکەوە ئەبن یەکتر ئەناسن بڕیار ئەیەن ئەگەر بەیەکەوە گونجان هاوسەرگیریەکەن لە دوای هاوسەرگیریەکە اینجا پابند ئەبن خەیانەت نامێنێت خۆشەویستەکە لە بینیانە هەیە هەتاکو وابن بەردەوام بنە جیا ئەبنە بەڵام لە لای ئێمە بەداخەوە زۆرجار دوای ئەوەی هاوسەرگیریان کرد ئەبینین بەداخەوە کۆمەڵک لاڕێچوون و کۆمەڵک لادان لەم پەیوەندیە دروست ئەبێ ئەمە چی لە ژیانی ئێمە ئەکات ئەم جیاوازیە هەبێت والله ڕاستە کاکەجان من ناوێرم زۆر جار بە ڕاشکایی وەڵامی ئەو پرسیارە بەمە زۆر لێم کراوە مەسەلەن من لە قڵشی دەرگاوە سەری خێزانەکەی خۆم کردووە مەسەلەن زانین چۆن نیە تۆ چوزانی هەناوری بیسیرە باقی دایک بیبینی قسەیەکی لەگەڵاکەی هەندێک بابەت هەیە بیکەیتەوە هەندێک تۆ چەند دانیشتن لەگەڵ ئەو هاوسەرەیەکی کایهێنی پێویستە بە دانیشتن هەیە بەپێی ڕاوێژکارە خێزانەکان کە ئێمەیت تۆ بێت 10,000 لەگەڵ هاوسەرەکە دادانیشی باشە من بە تەنیا جاریوە هەیە بەڵام من ئەگەر لەگەڵ هاوسەرەکەی خۆم دانیشم جاریوایە کچێکیشی لەگەڵا نێرن ئێستا فێر بوون ینی بە حقیقەت خێزانی کۆمەڵگەی کوردی یەک حرەسیشی لەگەڵا نێرن ینی ئەو حرەسیشی کە لەگەڵایەتی ئەبێ قسەکان دوای بەرێتەوە بۆ ماڵەوە تێگەی ئێمە تێگەیشتنمان نییە خۆ زۆر جار من بە دایک و باوکەکەم وتومە کاکەجان ماوەیەک با پێکەوە قسە بکەن حتا بەمارە نەبڕێت نەوەڵا کاکە ئاوی دەستی حرامە گەرمان ڕێ خێرابی کاکە مەوانە برای من يعني بحقيقة بعد دومان سيمان بيجوا يكتري بناسن تبعات يكتري بناسن هاتشونا كان يكتري بناسن أم فترة بيشانك بدوي كبراسي أجر ماسك اللي ضربوا لم فترة ببيت منك ببيت منك مثلا بون من أجر كسكان 8 لدور بري 20 بو 22 سال بو شجما دومان سيما أجر بون منا جورة تربو بيوزناك أجر ما نيو أجر زور جورة تربو دواي 6 سال بيا تواني كم تربية معك يعني أو ما ويكتر ناسين أنزل دواي ما لبرينيش حتى بيوست أوان زور تربية كوبن يكتري بناسن لا أخلاقي يكتري تبكن شر زايب فورما كۆمەڵاتەکان یەکتر بکەن من پێم وایە تووشی کێشەش بن ئەتوانن بەسەریا زاڵ بن بەس کێشە ئەوەیە ئێمە ناڵم ببینین ینی ئێستا ڕاستە جاران لە هەفتەکانە بڵین باوکی من تاکمی نەبینی و هەرێک ئاوا بڵینکەینەکەی دەرێناو بن وەکو دەرچوون بۆی دەرچووە ئەمە هەبووە ینی ئێستاش بۆ وازنی ئێستا چۆن نەگاگە ئێستاش هەمان فۆرمی هەیە ئێستا مەسەلەن کوڕێکاڵێ و قسەم خۆشەوێت واران تارای پێ بووە ئێستا فەیسبووکە ئێستا ڕوتوشەکە خراپترا ئەوەی جاران باشتر بووە ئەوەی جاران ئەوەی ئێستا ڕوتوشە ڕوتوشەکە دوای ماوەیەک عینەشت لا هاچێت یعنی هەزار خواگەدارە کاگاری من ئەو ڕۆژە لەگەڵ هەندێک بەڕێزا قسەم کرد وتم کاکە وەرن کاممان لەگەڵ خێزانەکانی خۆمانە درۆمان نەکردو پێشەوەی بێن هەتا دەستمان لێ گیرە بێ کە دەستیشمان لێ گیر بوو تێگەی هەموو اینێکی جاری وایە احتراممەیە سوکایەتێکی بەرامبەرەکەی دەستمان لێ گیر بوو بۆ تۆ ڕێگەین وەڵا کاکە ژنێکی تری بەرە بەسەریانم هەر بە سوعبەتی چۆ جاری وایە لە قالبی سوعبەتایین ئەین لە جەرجی یعنی بەخوای گەورە کۆمەڵی دەستەواژە بەکاربێنە زمانی خۆشەویستی هاوسەرەکانمان بدۆزینەوە ینی خۆشترین ژیان ئەتوانی بۆ خۆت بسەلمێنی باش قەنعەتی منوای یەکەمتر یەک خولەکایە کشتی تریش باسکەین تا چەند چواردە ور کاریگەری هەیە لەسەر دەربڕینەکان داوای لێبوردنە بینەرەکان مەکەم کە چەند دەستەواژەیەک بەکاردێنم کە زۆر جار کەسێک بۆ منێک ئەگەر دەربڕینەکانم بۆ خێزانەکەم زیاد لە پێویست بێت پێم دەڵێن ینی زۆر دەستەواژە هۆمەر نونەرم ینی بەداخەوە هەندێک دەستەواژەت بۆ بەکاردێن ئەمانە چ کاریگەرییانێ لەوەی کە کەسەکە بەڕاستی ئەوەی تر سارد پێم وایە بێت دەرس فێری بەرامبەرەکانمان کەین بە قەناعەتەوەڵم ینی پێم وایە هەندێک خێزانی نمونەی زۆر مهم هەیە حل لە داخی ناڵم داخیەوان بەڵام هەر بۆی بیگەینیت ئێستا من وتومە تۆ بۆ ئەوی پەیامەکە بگەینی بە مناڵەکەت ئەبێ بە هاوسەرەکە بڵێ خۆشمەی باشە لە بەرچاوی مناڵەکەمانە لە هاوسەرەکەمان تۆ ڕابین کۆنتڕۆلەکە فڕێین ئەیماڵین بە قبول لە سوجی قەنەبەکە جاری وایە شاراوەتەوە بۆی ناگەڕین ئیلا بێ ئەو بۆ دۆزێتەوە بەڵام لە بەرچاوی مناڵەکە خۆشەویستی دەنابڕی
زۆر خێزانی کوردی لە بەرچاوی مناڵەکە کاکە هەر لە بەرچاوی مناڵەکە تەوقە لەگەڵ هاوسەرەکانمان ناگەین کردومانە نەبەخوا یعنی ئەمە دەرزە بۆ مناڵەکەی خۆ تۆ پێویستی بۆ تەوقەی ژنێ جاری وایە بەڵام تەوقەکەی لەگەڵاکەی کوردجاری وایە ئەم لەو یەکتری ماچەکەی مەسەن لەو دوورێ شوێنەکەوەیتەوە بەڕاستی بێتاقەتە بووم بێزار بووم یعنی ئەمە دەرزێکە تۆ پەیامێکە کتێبێکە بەخوا یەک کتێبە ئەی بەو خێزانە ینی زۆر جار و خێزانە تەقیە گەر جاری وایە تۆ لە بەرچاوەکەیت ڕەنگە مەسەلەن بۆ نوتە شەڕێ بە مەردە شەنەکەشی فرۆشێت ئەگەر ژن بە شەڕ بەس قەناعەتم وایە ئەمە بینە کتێب بۆ بەرامبەرەکانمان بۆ ئەوانەی خوار خۆمان بۆ هەرزەکارەکان یعنی بۆ ئەوەی کە هەندێک دەستەواژە لە ناو کۆمەڵگەی کوردیا بەکاربێنی باشە زۆرترین وشە چییە لە وڵاتانی کە بەکارێت لەوەی بەڕێزی فەرمی سۆری ببوورە باشە احترام و ڕزم هەیە من وشەکە ناڵێم زۆرترین وشە لە کۆمەڵگەی کوردیا و ڕۆژە لە فۆرمەکەمانڕ ناتوانانی بڵیت یعنی لە هەمبەر هاوسەرەکانە کە بەکار منە ئێمە ئاچین وەسەر ئەسلی پلێتەکەی خۆمان کە تۆ ڕەبوویت ئەم ئینسانە سەیرەکەی ئەم ئینسانە قسە جواناکە لە تەلەڤیزیۆنە ئەم ئینسانە ڕۆشنبیرە ئەحبرە ئەو زەلامە چەند ڕاگەنکارە ئەو بەڕێزە مامۆسای ئاینیە وەڵی هەندێک قسە و دەستەواژە هەیە کە لەناو خێزانەکەی بەکاری بێنیت لە هەموو ژیان تا خێزانی کوردی لە بەرچاوەکەوێت دەستەکانە خۆش بکە کاگازە جەلال بەرچاومە پێشەری کۆمەڵاتی سپاس بۆ وتەکانت دەست خۆش قوربانی